بەڕێز حەسەن ڕەحمان پەنا سڵاوت لێبێ دووبارە هیوادارم زۆر باشبی. ئێوە من حەزەکەم ڕێی ئێوە بزانم ڕاستیەکەی لە بەڕێز عیساشم پرسی ئێران وەکو وڵاتێکی گرنگ کە جێدەستی ڕاستیەکەی لە نەخشەی سیاسی و ئەمنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە. هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمجارە کە هەڵبژاردنێکی پێشوەختە دەکرێ هیچی وا لە ئێران بۆ ئێرانیەکان بۆ ناوخۆ بۆ دەرەوەش بگۆڕێ یان نەخێر شتەکان بە نزیکەی وەک خۆیان ئەمێننەوە. منیش سڵاومێ لە خزمەتتان و بینەرانی بەڕێستانە. ئەوەی ڕاستی بێت من پێم وابێ لە ئێرانە هەڵبژاردن هیچ معنایەکی نییە، چونکە کێتی ئەوەی کە دەسەڵاتی بەلاوەیە نەک سەرۆک کۆمار نەک پارلەمان هیچ کام لەوانە نییە، بەڵکو شخصی عەلی خامنەییە لەگەڵ سوپای پاسداران. سیاسەتی ئەوانیش لە ناوچەکەدا لەسەر ئاڵۆزکردن لەسەر تەداخلکردن لە شوێنەکانی کە یا ئەو دروشمەی کە کاتی خۆی ئایەتوڵڵا خومێنی وتوێتی بۆیان دروشمی سدووری ئینقلابی ئیسلامی، ئەوەی کە ئەمڕۆکە لە لوبنان دەیکەن، لە فەڵەستین دەیکەن، لە عێراق دەیکەن، لە سووریە دەیکەن، لە یەمەن دەیکەن، بۆیکانێ ئەوە ناوەڕۆکی ئەسلی سیاسەتی ئەوانەوە ناتوان لەو دروشمەش دەسەڵگرن. ئەوە یەک. دووهەمی ئەوەندەی کە بە سیاسەتی ناوخۆش دەگەڕێتەوە، من لەسەر ئەو بڕوایم کە هیچ ئاڵوگۆڕێک لە سیاسەتی ناوخۆیانە ناتوانن دروست بکەن بە دەلیلی ئەوەی کە گەندەڵی لەسەر تاپای کۆماری ئیسلامی تاکوونێ ناخی ئەو کۆمەڵگایە چوەتە پێشەوە، هەر لەسەرەوە ناو سوپای پاسدارانە کە هەموو باندەکانیان بەدەستەوەیە، هەموو جونگەکانی ئابووری ئێران لە نەوتەوە، لە پترۆشیمیەکانەوە، لە هەموو شتەکانیان بەدەستەوە، لە چەک و چۆڵەوە، تەنانەت لە ماتەی مخەدرەوە بەدەست ئەوانەوەیە. بنابەرئین ئیمکانی ئەوەی کە لە بواری ئابووریەوە ئاڵوگۆڕێک دروست ببێت نەتەنیا ئەوە ئیمکان پەزیر نییە، بەڵکو دەوری داهاتوو نیشانی دەدا کە ئێران قەیرانگەلێکی گەورەتری تێیەکەوێ، بە تایبەت مەسەلەی شەڕی فەلەستین کار ئەوڕۆکە عەمەلەن لەگەڵ ئیسرائیل دەرگیرن، وە لە ئەگەری تەداخلی ئێران لە شەڕی کە بێتە پێشەوە لە لوبنانە ئێران تەداخلی تێدا دەکات، و ئەگەری ئەوەی کە ئیسرائیل ڕاستەوخۆ ئەو جارەکە لە ئێراندا ئەوەیشێ لە ئەگەرەکانە، بە هەمووی ئەوانەوە من لام وایە وەزئی ئێران لە دەوری چەند مانگی داهاتوودا لە بواری حکوومەتیەوە خراپتر دەبێت. خاڵێکی تریش ئەوەیە کە ئەم بەشداری نەکردنەی کە ئەمڕۆکە بە زەقی بینیمان بە پێی تەنانەت ئامارەکانی خۆشیان کەمتر لە 40% و 45% و ئەوانە کە ئەوە تەبعەن درۆی تێدا دەکەن بەشداریان تێدا کردووە، معنای ئەوەیە کە کێشەی بینی خەڵک و کۆماری ئیسلامی قوڵتر دەبێتەوە، مەجال بۆ بزوتنەوە کۆمەڵاتیەکان زیاتر دەڕەخسێ، ئیمکانی سەرهەڵدانی ناڕەزایەتی جەماوەری زیاترە، و هەمووی ئەوانە قەیرانەکانی کۆماری ئیسلامی چ لە ناوە چ لە دەرەوە دەباتە بوارێکی دیکەوە. وەڵا بەڕێز حەسەن لەسەر قسەیەکت ئەوەستم ڕاستیەکەی من حەزەکەم پرسیێڵ بژارنەکە ببەسمەوە بە دۆخە گشتیەکەی ناوچەکەەوە. باست لەوە کرد کە ئێرانە بێ خۆی حازرکا بۆ ئەگەری هێرش و شەڕ و هەموو ئەوەی کە لە ناوچەکە گوزەرێ. ڕاستیەکەی دیدێکی دیکە هەیە کاڵێ مادەم دۆخێکی لەم شێوەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە، پێدەچێ بناژۆخوازەکان ئەوەی پێڵێن محافظکارەکان لە ئێران ئەگەر پێشتر جۆرێک لە ئەگەر ناوی نەنێم ناکۆکی بەڵام ڕاجاییەکی تا حدێک دیار لە نێوانیان هەبوو، ئەم جارە نەخێر ئەم کۆ ئەبنەوە ڕاستیەکەی پێدەچێ بە ئەگەرێکی زۆر کاندیدێکیش دەربچێ کەوا دەرنەکەوێت لەگەڵ ڕابەری گشتی کۆماری ئیسلامی ئێران خامنەئی جیاوازیەکی زۆری هەبێ، بۆ نمونەوە کۆی لە سەردەمی ڕوحانی یان ئەحمەدی نەژادا ڕوویە. بۆیە ئەمە بە پێچەوانەی ڕائەکەی بەڕێستەوە پێدەچێ جۆرێک لە یەکگرتووی لە سیستمی سیاسی، لە سیستمی دەسەڵات لە کۆماری ئیسلامی ئێران دروست بکە. من پێم وابێت بە سیستمی دەسەڵاتی ئێران هەر لە ڕۆژی ئەوەڵیشۆ کاتوەتە سەر کار ناکۆچی تێدا بووە، باڵباڵێن و کێشمە کێشوانی تێدا بوو، بەڵام ئەوەی کە قسەی ئاخری کردووە ڕاهبەری بووە، شخصی خامنەیی بووە، سوپای پاسدارانەکە وەکو حیزبێکی پادگانی لە ئێرانە ڕەفتارەکە. ئەم کەسانەی کە ئەمڕۆکە بە ناوی بناژۆخوازەکان لە ئێرانە کاندیدن زەعیفترین کەسەکانی ژیانی کۆماری ئیسلامی، تەنانەت لە ئەحمەدی نەژادیش زەعیفترن ئەم کەسانی کە ئێستا هەن، چ لە قاڵیبافەوە کە تەمەنێکی لە گەندەڵی و لە فەساد و لە هەموو شتێکەیە، چ لە جەلیلیەوە کە کەسێکە کە زۆر لاوازە
ئەو کاتایش کە لە بواری هەستەیی ئێرانە کاری کردووە بۆ یەکانێ ئەوەش دلیلی ئەوەیە کە لە وەزعیەتی ئەمڕۆی کۆماری ئیسلامیدا بە تایبەت دوای شۆڕشی ژیان ئازادی کە لە کوردستان و چەخماخەکەی لێدا ئێرانیشی گرتەوە ناڕەزایەتیەکان چووەتە ئاستێکی زۆر سەرەوە ئەترازەکان چووەتە ئاستێکی زۆر زۆر سەرەوە بۆ یەکانێ ئەوەی کە جەمهوری ئیسلامی بتوانێت یەک بخرێتەوە ئەوە ئیمکانی نییە شخصی خامنەیی لەو موقعیتەدا نییە کە بتوانێت هەموو دەنگەکان کۆکاتەوە ئەوەی کە ئەوڕۆکە ئەوان بەدەستیانەوەیە ئەسلحە و سەرکوت و کوشتار و زیندان و ئەشکەنجەیە وی ئەوەی تا چەندێ بڕەکە ئەگەر ئەوە دیکتاتۆرەکانی نەجاتدایە هیچ کام لە دیکتاتۆرەکان نەدەڕوخان و دەمانەوە بۆ یەکانێ من لەگەڵ ئەو ڕەئیە نیم کە پێی وایە بەهاتنی جەلیلی یا بەهاتنی تەنانەت من دەڵێم ئەوەی کە بەناو نوێنەری ئیسلاحوازەکانە ئەویش بێت چون ناتوان ئاڵوگۆڕ لەو سیستمەدا دروست بکەن ئەو سیستمە گەندەڵی سەر تاپای گرتو ئەو سیستمە قەرزدارە ئەو سیستمە بە میلیاردها دلار دەبێ هەزینە بکا لە عێراق دەبێ هەزینە بکا لە یەمەن دەبێ هەزینە بکا لەگەڵ حوسیەکان و لەگەڵ فەلەستینیەکان و لەگەڵ لوبنان و لەگەڵ گروپە نیابەتیەکانی تری وەکانە ئیمکانی ئەوەی کە بتوانن ئەوەن ئەو قەیرانانە دەرباز بن تێدا نییە چون ناتوانن لەو قەیرانانە سپاس دەکەم بەڕێز حەسەن دێمە وڵات ڕاستیەکەی هەموو ئەو ئارگومنتانەی بەڕێست باستکردن من حەزەکەم ڕێی بەڕێز سەید عیسا بەرزنجی ببیستم لەبارەیەوە بەڕێز سەید عیسا من ئەمەوێ ڕاستیەکەی وەڵامی پرسیاری یەکەمم دووبارە بیتەوانێ ئەم هەڵبژاردنە ئەتوانێ هیچ لە دۆخی ئێرانیەکان بگۆڕێ لە کاتێکە وەکو بەڕێز حەسەن باسی کرد یعنی جیاوازیەکە لە بینی شەقام لە بینی خەڵک لەگەڵ دەسەڵاتی ئێرانیا جیاوازیەکی زۆرە سەرڕای ئەوەش دەسەڵاتێکە قودرەتی گۆڕین تایە تا حدێکی زۆر کەمە بێ قودرەتیکی زۆر لە ئێرانیەکان بینڕێ بۆ دەستکاریکردنی دەسەڵاتی ئێرانی جارێ ئەوەڵەن یعنی نازانم ئەتوانم ئەڵێ المعنى في قلب الشاعر هیوادارم کە بتوانم ئەوەی لە ناخی دڵمایە بە جەنابتی بگەێنم لە جەنابشتەوە بۆ بینەرانی بەڕێز وبشر عبادي الذين يستمعون القول فيتبعون أحسنه قال القرآن فرمي مجدبه بندانا جا جنابي إمام جلال روحي شاد زور شانازي بم آياتي قرآن واكت ولقلت شان كسيكا كابينيتي وديدي من قرآن يك آيات مزور بدلا كام آياتي إنساني جير أويا كجوي لقسكان بيد دواي أو قسان أكيوكا بوختو بمعنان إما بەستراوینەوە بە واقعەکەوە لە منتیقەیە هەمومان تاواکەری یەکترین لە پاپۆڕێکی واقع ئاژین فکرەکە چەند ڕۆژێکی تر من لە بەغام کۆنگرەیەکی کۆنفرانسێکی نێودەوڵەتی هەیە داوەت کراوم ئەچم بۆ یەکێک لە عالیمەکان ئۆتروحی هەیە و خەڵکی تریش تەداخلاتەکە ینی مداخلاتی هەیە پێشنیاری هەیە بۆوانە ئێمە بەرەو واقعێک ئەڕۆین بەرەو جەنگێک ئەڕۆین کە 40 ساڵ بە لە ئیستا بە مناڵی ئەمان گەنجی و هەرزەکاری ئەمان خوێن غەرب نایەوێتەوە لێرە ئازاد بیت نەهاتەوە بۆ چاوی کاڵی من و تۆ سەدام حوسێن نەڕوخانەوە بۆی کەوا شیعە و کورد ڕزگارکایە ڕزگار نەکایە عێراق بکایە دیموقراتی ئەوەی کەوا ئێمەی بەستۆتەوە خەڵکانێک هەیە لەوەیە زەلامێک شەقی دیاڵدابێ یا خۆی حەزی لە ئازادی کردبێ یا مەسەن پێی خۆش نەوە بێ لە ژێر ڕکێفی ئیسلامە هەڵسو کەوتکە بە ناوی ئازادی و سەرفرازیەوە هاتە دەرەوە بەڵام تا ئێستا نەیتوانیوە نانێک بۆ هاوڵاتی کێران بکڕێ ئەو نەی پێڵێم وەکو چۆن پەرلەمانتارەکانی ئێمە لەسەر لیستی هەژار و فەقیران بوون بە ئەندام پەرلەمان نایانتوانی پیرێژنێک تێرکەن هەمان ئەو واقعەیە کە لە ئۆپۆزیسیۆنا ئەیبینم بۆیە من ڕوو ئەەکەمە تاک پێیان ئەڵێم جمهوری ئیسلامی ئێران بە خەڵکی جمهوری ئیسلامی ئێران و منتیقاڵێم جمهوری ئیسلامی ئێران 7 ساڵ بە لە ئیستا 6 ساڵ بە لە ئیستا پارەکەی شکا وتیان ئێران ڕوخێ وتم کاکە وەرن گراوەکەین تمەن وتم بچێ 100,000 دۆلاری پێ 100,000 تمەنیش ئێرانە ئێستا هەرزانترین نان لە ئەرزا لە ئێرانە هەرزانترین دەرمان لە ئەرزا ئێرانە هەرزانترین بنزین لە ئەرزا ئێرانە هەرزانترین گاز ماڵەکان شاخەکان
هەرزانترین هەرچی سوتەمەنی و پێداوەستی مرۆڤ هەیە لە ئێران هەرزانە دەوڵەتێک نییە ئەو خزمەتەی باشە. تۆ ئارگومنتەکەی بەڕێز حەسەنت پێ هەڵەیە بەوەی کە گرفت بۆ دەسەڵاتی ئێرانی سەبێ ئەمە یەک دوو من مژدەیەکێ دەمێ من پرسیارم پێشەوە پرسیارم بەڕێزێکی ئێرانی بە منی وتاتە ماڵمان میوانم بوو من پرسیارێکی دیکەمی ڕاستیەکەی نازانم بۆ ئیشی ئۆپۆسیۆنی ئێران و بە تایبەتی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بێ کە هێشتان ئۆپۆسیۆنن ڕاستیەکەی لە ئێرانیش نین لێرەن لە شوێنێکن بەڵام هێشتان ئەو شوێنەشیان پێڕا نابینرێ داوا ئەکرێ بچنە ناو کەمپەکانەوە بۆ ئیشی ئەوان بێنان بۆ ئێرانیەکان بۆ کوردی ڕۆژهەڵاتی کوردستان پیا بکە لە کاتێکە مەفروزە ئەوەی لە دەسەڵاتایە نان پیا بکە و ڕاستیەکەی نانیش باشە بەڵام بۆ دۆخی ئابووری و دارایی بژێوی ژیان ئێرانیەکان بەگشتی ڕۆژهەڵاتی کوردستانیش بە تایبەتی یعنی هەتا دێ قورسە بێ. من باسی سلێمانی یەکەم لە نەوەتەکانە بە $1000 چاکترین خاون لە سلێمانی یەکڕی. ئێستا بڕۆ بەدە دەفتەر خانوویەک لە ئێران ناکڕی ئەگەر پارە نەبێ اقتصاد نەبێ ئەم هەموو پارە و کۆشک ئەو ئێستا لە سیتەک بڕۆ ڤێلایە بکڕە بەو پارەی ڤێلاکەی سیتەک ناتوانانی خانووی لە ئێران بکڕی بەڵام 6 ساڵ بە لە ئێستا لە ئێران هەموو شتی هەرزان بوو. ئێستا معنای وایە پارە هەیە قووەت هەیە معنای وایە خەڵک دەستی داوە ماڵکڕین. زۆر باشە. من ئارگومنتەکانی بەڕێز حەسەنم بۆ گواستیتەوە حەزەکەم بەڕێز حەسەن ڕەحمان پەناش شتێکی ئەگەر دیاریکراوی هەبێت لەبارەی ئارگومنتەکانی ئێوە. بەڕێز حەسەن بۆ پێتان وایە ئێران تووشی گرفتە بێ بۆ پێتان وایە دۆخی ئابووری ئێران باش نییە لە کاتێکە خەڵک بە وتەی بەڕێز ئیسا هێشتا نەتوانێت خانوو بکرێ هێشتان ژیانی هەیە ئەوەی کە ناتوانێت نانێک بۆ ئێرانیەکان پیا بکە ڕاستیەکەی ئەوانن کە خۆیان ناوناوە ئۆپۆزیسیۆن ئەمە قسەی بەڕێزیانە بێگومان. دەزانی ئەو قسە و باسی ئەو بەڕێزە پێم وابێ ئەو لە کاتێکا سەفەری ئێرانی کردووە کە گیرفانی پڕ بووە ئیمکانیاتی هەیە پارەی ئێرە لەو دیوە زۆر بایەخی هەیە و لە زمانی خەڵکێکەوە کە ئەو بینی و نیویا هاتوچۆیانەکە خەڵکە تێر و تەسەلەکەیە یا بە میوانی یا بە سەفەر یا بۆ هەری شێکی چوو بێ بۆ ئەوێ ئەینا زۆربەی خەڵکی ئێران ئەستەکانی ئەگەر ئەم قسە و باسانەی ئێمە کە خەڵکی کوردستان کە حتممە زۆری گوێ لێت ئەگەر بە فارسی وای گویان لێبوایەوە ئێوە مەجالتان بدایێت کە ئیسار نەزەریان کردایە لە 90 خەڵکی ئێران دەیان کرد ئەو معلوماتی ئەو بەڕێزەوان نییە چونکە ئەوەی کە پارەی هەیە بەشی توێژی سەرەوەی ئەو کۆمەڵگایە زۆرینەی خەڵکی ئێران ئاماری خۆیان دەڵێن ئاخر دەبێ ئەو بە ئامار قسە بکە خۆ بە ئاەتی قورئان لەگەڵن بۆ ئامارەڵێ چی لای ئێوە کاک حەسەن ئامارەکان لای ئێوەڵێن چی بە ئامارەکان خۆیان دەڵێن 35% لە خەڵکی ئێران لەژێر هێڵی هەژاریە ئاماری دەوڵەتی ئامارەکانی تر دەڵێن 60% خەڵکی ئێران لەژێر هێڵی هەژاریدایە خۆ ئەوە بە حەدیث و ئاەت و ئەوانە جێبەجێ نابێ ئەوە ئامارێکە کە ڕۆژانە دەوترێ لە ئوستانەکانی کوردستان و زۆر بێ لە شوێنەکانی تر لۆڕستان کرماشان ئیلام سیستان و بەلوچستان 50% خەڵک لە بێکاریدایە و گەنجەکان دەزانی ئاماری ئەتیاد لە ئێران چۆنە دەزانی ڕۆیشتنی ئەوەی کە پێ دەڵێن مێشکەکان لە ئێرانە مەغزەکان لە ئێرانە لە ساڵێکال چەندێکە دەزانی زیاتر لە 7 ملیۆن خەڵکی ئێرانی ئێستا لە دەرەوە دەژین دەزانی ئاماری خۆکوژی لە ئێرانە ڕۆژانە چەند نەفەر لە ئێرانە بە دەلیلی هەژاری و فەقیری و لێقەوماوی خۆیان نەکوژن ئەوەی کە ئەو بەڕێزە ئیشارەی پێکا بڵێ ئەو فەرماندەکانی سوپای پاسدارانن ئەوە کەسانی ئیتلاعاتین ئەوانە کەسانێکن کە دەستیان دەڕوا دەوڵەمەندەکان بەڵام زۆرینەی خەڵک ئەوانەی کە من عەرز دەکەم ئەوە ئامارە ئەوە قسەیەک نییە کە من هەروە ئەرزی ئەوی کەم بێزگەلەوە من دەڵێم ئەو شەڕەی کە لە یەمەن هەیە ئەو گروپە نیابەتیانەی کە لە عێراقن و بەشی زۆریان لەلایەن جمهوری ئیسلامیەوە هاوکاری دەکرێن ئەوەی لە فەلەستینە هەیە ئەوەی کە لە لوبنانە هەیە و حیزبوڵڵا خۆی بە بەشێک لە ئێران دەزانێت و شخصی خامنەییان پێ ڕەهبەری خۆیانە ئەوانە بە خۆڕایی خەریک نین کە دیفاع لە جمهوری ئیسلامیەکەن جمهوری ئیسلامی دەبێت بە میلیارد پارەی نەوتەکەی بنێرێ بۆ ئەوان تاکوونێ بتوانن حمایەی بکەن پشتیوانی بکەن و ئەو سدوری انقلابی ئیسلامی بۆ بەرنە پێشەوە و دوژمنایەتی لەگەڵ ئیسرائیل و ئەمریکای بۆ بکەن بە ئەمری واقع. بەڕێز حەسەن تۆ ئەگەر ئەمە بە شتێکی با بڵێن نەرێنی بزانی سلبی بزانی ئەوانەی دیکە لە نمونەی بەڕێز سەید عیسا ئەمە بە شتێکی ئیجابیە زانێەوەی کە شۆڕشی ئیسلامی ئێران هەوڵ با پەلوپۆ بهاوێ و
کار لەسەر ئەوەی ئەو ناوی ناکەمکردنەوەی هەژمونی ئەمریکی ئیسرائیلی لەسەر ناوچەکە ئەمە بۆ خراپە بە قەولی خۆیان آخر هەژمونی ئەمریکی ئیسرائیلی بە جێگای چی تۆ من ئەو پرسیارەی لە بەڕێزی یەکەم یا لە هەر کەسێکی دیکە ئێستا بێنن مقایسەیەکە لەگەڵ 45 ساڵ پێش ئەوەی کە کۆماری ئیسلامی بێت وەزعی ناوچەکە چۆنە ئەو کاتێک کە دەسەڵاتی مەسەلەن لە ئێرانە کە قسەمان لەسەر ئەوێ شابوو ئایا کوونێ ترۆریزم ئایا کوونێ کوشتن ئایا کوونێ ئەو گروپانەی کە ئەمڕۆکە لە ناوچەکەدا لە جمهوری ئیسلامی تەقویەتیانەکە ئەوانە بوون ئایا کوونێ سەرهەڵدانی بنیادگەرایی ئیسلامی لە ئەلقاعیدە و لە جەرەیاناتی دیکەوە هەتا کوونێ بنیادگەرایی شیعە شەڕی ئاینی دروستکردن سەرچاوەکەی چێیە من زۆر دژی ئەمریکام بەڵام من پەیمانی ئەوان هێناویانە بەڵکو سەرچاوەکەی ئەوانە بۆ ئەم ناوچەیە بە هاتنی ئەوەی کە ناویان ناشۆڕەشی ئیسلامی دەستی پێکرد و دەزانم ئەمریکا دەستی بوو لە دروستکردنی ئەلقاعیدە دەستی بوو لە وەزیەتی ئەفغانستانە کە ئەو کاتە لەگەڵ شۆڕەوی لە کێشەدا بوو بەڵام دوایی هەر ئەوانە یەخەی خۆیان گرتەوە یەخەی ئەمریکایەکانیان گرتەوە کە ئەو وەزیەتیان دروست کرد لە ئەفغانستان و لە شوێنەکانی دیکە ئەوانە بنابەرین ئەوەی کە جمهوری ئیسلامی دەڵێت لەگەڵ ئەمریکا کێشە دەکات ئەی نۆکەرایەتی ڕووس بۆکە ئەی نۆکەرایەتی چین بۆکە ئەی هەموو ئیمکاناتی ئەو وڵاتی لە خزمەتی ئەوان بۆ داناوە بۆیەکانێ دژایەتی کردن و نۆکەرایەتی کردن لە پێناوی بەرژەوەندیدایە بەرژەوەندیان لەوەدایە کە بڵێن ئێمە دژی ئەمریکای لە ناوچەکەدا بەڵام لەو لایشەوە خزمەت بە ڕووسەکەن خزمەت بە چینەکەن خزمەت بە کوراکەن بۆیەکانە ناتوانانی ئەوانە لە یەک جیاکەیتەوە ئەوانە هەمویان جەمسەرهایکی لێک هەڵپێکراون جیا لە یەکتر نین بەسێکە ئەوانە نەبینێت بە یەک معنە تێگەیشتووی باشیشی لە سیاسەتی ناوچەکە و سیاسەتی جیهانی و ئەوانەیش نییە کە کۆماری ئیسلامی یەکێک لە تێکدەرانی سوبات و ئاسایش و ئەمنیەتی ئەو ناوچەیە بە کوردستانیشەوە بە عێراقیشەوە بەو ئەزمونەش کە ئێستا ئەزمموی هەرێمی کوردستانیچێ لە هۆکارەکانی ئێرانێکی تریشی تورکیەیە باشە بەڕست حەسەن من دەرفەتم بەم پرسیارت لێ بکەم ڕاستیەکەی بیبەست بە هەڵبژاردنەکە ببەستمەوە بە دۆخە گشتیەکەی ناوچەکەەوە ڕاستیەکەی محافزکارەکان یعنی دیدەکەیە کە جۆرێک لە پەرتەوازیان تێدا بووم هەڵبژاردنە من پێشتریژەم پرسیارم کرد کویان نکاتەوە یان نا بەڕێزە دوتت ناتوانێت کۆیان بکاتەوە و بە نزیکەی لاواسترین کاندیدەکانی محافزکاران ئەم جارە کاندیدت بۆەوەی ببن بە سەرۆکی کۆماری ئێران ئەگەر وابێ ئێران قودرەتی ڕوبەڕووبوونەوەی هەموو ئەو شتانەی ئەبێ کە بەڕێستان باستان کرد و لە ناوچەکە ڕوودەدەن یان نا ئێرانی داهاتوو ئێرانێکە بێ کە توانای پەلهاویشتنەکەی وەکو خۆی بمێنێتەوە یان نەخێر گرفتی بۆ دروستە بێ دەزانی ئێمە ئەگەر ئێران لەو پرۆسەی ناوچەوی جیهانی کە عەرزم کرد نەبینین هەڵاکەین ئێران تەنیا ئێران نییە ئەوەی کە ئێستا لە بەسەلەن سووریەت عەرزکەم ئەوەی کە سووریە ئەوەی کە بەشار ئەسەدی لە ڕووخان نەجاتدا ئەوە ئێران نەبوو ئەوە بەڵکو ڕووسیە بوو ئەوان بوون بە هەموو ئیمکاناتی کۆنە هاتنە پشتی بەشار ئەسەد ئەو ڕۆکە ئەو کێشە و ململانەیە کە لە ناوچەکەدا هەیە لە ڕاستیدا کێشمەکێش و ململانەی ئەمریکا و رووسیا و سینە باشە با دەرفەت بم بەڕێز عیسا بەرزنجی ئەویش ڕاستەکەی من پێم خۆشە بێ وەڵامێکی ئەو پرسیارم لێ دەستکەوێتەوە بەڕێز سەید عیسا ئەگەر کۆماری ئیسلامی ئێران ئەوەندە بەهێزە وەکو ئێوە باسیەکەن و کارێکی ئیجابیشە کە ئێوێ شۆڕشی ئیسلامی پەلبەهاوێ بۆ ناوچەکانی دیکە ئەم هەڵبژاردنە حکوومەتێک بۆ کۆماری ئیسلامی ئێران ئەهێنێتە پێشەوە سەرۆک کۆمارێک بە تەنیشت ڕێبەری باڵاوە کار بۆ بەردەوامی پەلهاویشتنی شۆڕشی ئیسلامی بکە یان نا ئەوەڵەن شۆڕشی ئیسلامی ئێران ئەوێ هەموو گەلای ناوچەکە بە ئازادی بژین نەستنە ژێر هەژمۆنی ماسۆنیەت و ئیستیکباری عالەمیەوە کە ئەوە وا بزانم هەموو ئینسانێکی منصف بۆچی هەژمۆنی ڕووسی و سینی پیرۆزە بۆ هی ئەمریکی بە هیچ شێوەیەک پیرۆز نییە بە هیچ شێوەیەک بەڵام ڕووس ئەو تەعەدای ئەمریکا لە ئێمەیەکان ڕووس لە ئێمەی نەکردووە سین لە ئێمەی نەکردووە تا ئیسە نەیکردو نازانم لە ئایندا گەل لە ئایندا هەمان ئەو تاوانکاریەی کەوا ئیسا ئەمریکاییکە دژ بەگەلان کە هەرچی حکوومەتەکانی منتیقی هەیە هەمووی نۆکەر و CIA هەمووی CIA هاوردێتی بۆی گەلان بکوژێتەوە ئێران قودرەتی هەڵەبجە ئەمریکا هەڵەبجەی کیماباران کردووە نانەباوت پێ بڵێم تەحەدایەکەم ئەمریکا هەڵەبجەی کیماباران کردووە ئەمریکا کوردیان فال کردووە چونکە سەدام حوسێن یەکەم جاشی ئەمریکا و ئیسرائیل بووە
مۆساد بووە بێگومان بەڕێز حەسەنی ژووتی کەم لەبەرەوە ئەو با بزانین تەنها تاکە حکومت کەنەوەکەری ئیسیکباری عالەمی نییە کە شەرقی غەربی نیە جمهوری ئیسلامی ئێرانە باش ئەو جمهوری ئیسلامیە بەڵێ زۆر بەهێزە بێت و داواکەم لە کاک حەسەن وەکو کوردێک من خۆش من کوردم ئەویش کووردە داواکەم ئەگەر دڵسۆزی میلەتی کووردە بگەردەوە بۆ جمهوری ئیسلامی ئێران خەباتکە بڕوا لە ناو گەلەکەی خۆیان خەباتکە خزمەتی بکە بتوانێ دشمنانی جمهوری ئیسلامی ئێران ئەو کۆمارێکەوە کەریمخانی زەند درستی کردووە و جمهوری شۆڕشی ئیمام خومەینی کردوێتی بەو دەوڵەتەی کە نان نەبوو بخۆن من لە ساڵی 94 بە قارچاقی چوومە مەریوان پیان وتیان ئەو وەزعی کە ئێوەیتیان ئێمە لە شەستەکان هاتین لای ئەوە درەومانە کرد بەڵامسە لە خۆشبەختیەژین 94 لەگەڵ 2024 ئێران وەکو ئەڵمانیا وایە ئەو ژیانەی کە لە ئێرانایە ئەو جەناباڵێ ئیطلاعات ئەسڵا من نە ئیطلاعاتە ناسم نە سوپا ناسم من ئەچم لە ناو کوردە فەقیرەکان ناخەوم کوردی وا بووە تۆ لێرە میوانم بووە پێویتم وتیدیا شێخ بخوا ئەم بەهارە پاری بەهار وتیدی ئەم بەهارە سەری ساڵی یعنی سەری ساڵی 1402 نەکسێ کۆماری ئیسلامی ئێران ڕوخیاگال لە خۆ بێتم وڵای برا ئەممان نەمرین ئێمە چین ئەگەمان لە خۆوان باش شەرتم لەگەڵا کردووە ساڵێک تری بۆ تۆ ساڵەکەی بەسیان ڕووی من بە کاک حەسەن ئەڵێم ئەلێرەیە تەزیلیکەن 20 ساڵی ترێکە خوا عمرمان بە ئەگەر عمرمان بە عمرماندا 20 ساڵی تر من مرحبا بەڕێز حەسەن ئەگەر ئەوەندە خۆشە لە ئێران ئێوە قودرەتی ژیانتان هەیە بۆ بەجێتان هێشتووە ئەمە یەک دوو ڕاستیەکە لەبارەی کوردی ڕۆژهەڵاتی کوردستانەوە داواکاری بایکۆتکردنی هەڵبژاردنەکەش ئەمەوێ شتێک بپرسم بە کورتی وەڵامم بیتەوە وەکو ئاکتێکی سیاسی کۆمەڵایەتی مەدەنی ئەمە چۆن ئەبینی ئاکتی بایکۆتکردنی هەڵبژاردن جوابی هەردووکیم بە کورتی بەرەو سپاس دەکەم بڵێ کاک شێخ ڕێزمەیە بۆی حتمما دەزانێت ئاەتی ئەنفالیش زانێت بە من دەڵێت کە بگەڕێتەوە بۆ ئێران من 45 ساڵە پێشمەرگەم ئەگەر تەمەن ئیجازم پێ بدە هیوادارم 45 تریش هەر ئەگەر بمێنم ئەگەر جمهوری ئیسلامی بێنێ هەر پێشمەرگا بم بۆ یەکانێ بەو شێوە گەڕانەوە ئەوە لە قامەت و لە قاموسی ئێمەدانیە ئەوە یەک ئەنفال کە جەنابی ئاەتەکەشی دەزانێت و معناکەشی باش دەزانێت شخصی ئایەت الله خومینی لە عەلەیهی خەڵکی کوردستان دەری کرد خەڵکێکە ئەنفالیان لە عەلەیهی بڕیاردراوە دیفاعکردن لە کەرامەتیان لە شخصیەتیان لە ژیانیان لە ناموسیان لە هەموو شتێکیان حەقی ئەو خەڵکەیان نییە ئێمە ئەوەمان کردووە چۆن گەڕێمەوە بۆ ئێران بەڵێ بەسەربەرجیە گەڕێمەوە بۆ ئێران حازرمەوە هیچ قسەی تێدا نییە تاو جێگایشی کە بەوەی باسی ئەوەی کرد کە لە ناو خەڵکی فەقیر و هەژار ئەگەر لەگەڵیان تێکەڵبی دەزانی کە ئەوانە بە تەواوی دژی جمهوری ئیسلامی کاکە گیان ئەمڕۆکە بایکۆتێکە لە کوردستانە کراوە لە هیچ شارێک بە ئیتمینانەوە پێت دەڵێم کە 20% خەڵک نەچوێتە سەر سنووخەکانی دەنگدان کەمتر لەوە بووە کەمتر لە هەموو بەناو هەڵبژاردنەکانی تریان بووە تاو جێگایش بە پرسیاری ئاخری جەنابەت دەگەڕێتەوە لەسەر مەسئلەی بایکۆت بەڵێ ئەم ساڵەکە هەموو حیزب و لایەنە سیاسیەکان بە تێگڕا چ لە کوردستانە چ لە خارجی کوردستانیشە ئەم بەناو هەڵبژاردنیان بایکۆت کرد چونکە ئەوەی کە ئاڵوگۆڕ دروست دەبێ ئەوەی کە ئەمان کەسێکی بناژۆخواز بێت و تەسیری دەبێت لە سیاسەتی دەرەوەی ئێران ممکن نیشتیوە سیاسەتی ئێران نە سەر و کۆمار دیاریەکە نە پارلەمان دیاریەکە شخصی ئایەت الله خامنەیی دیاریەکە سپای پاسداران کە حیزبێکی پادگانیە چەکی پێ بە قەولی ڕوحانی وتی ئەحمەدی نژاد وتی ئێمە جوان لە هەموو ئەوانە بوو بەڕێزێ حەسەن ڕاستیەکەی من لەبارەی یەک شتی دیکە و حەزەکەم ڕای بەڕێستان بزانم ئەگەر ئەم هەموو ناڕەزایەتیە لە ئێران هەیە لە سەدا 20 ڕۆژهەڵاتیەکان و ئیتر نازانم زیاتری ئێرانیەکان دەچنە سەر سندوقەکانی دەنگدان بۆچی ئەمە نابێ بە جۆرێک لە هێز بۆ ئەوی لە ئێرانە جۆرێک لە گۆڕانکاری دروست بکرێ بەڕێز حەسەن بە کورتی سپاس دەکەم کاتم زۆر کەمە هەیە یەکێکی ئەوەیە کە ئەو خەڵکە هێستا ڕێکخراو نییە خەڵکی پەراکەندە خەڵکی جیاجیان لە یەکۆوانە بە ئاسانی سەرکوتە کرێ بەڵام خەڵک ئەو ئەبزارەی کە دەبێ ئەو وەسیلە ئەو کەرەستەی کە دەبێ بیان بێ ئەویش حیزبە ڕێکخراوی جەماوەریە ناوەندهای خوێندکاری ژنان ئەوەیان بەداخەوە نییە ئەوە یەکێکیانە یەکێکی کەشیان ئەو سەرکوتە بێ بەزەیانەیە کە کۆماری ئیسلامی دەیکات کۆماری ئیسلامی ئەگەر سێبەرەکەی خۆشی بزانێ لەگەڵی نییە تەقەی لێکات دەیکوژێ چەندێکیان لە شۆڕشی ژینادا خەڵک لەبین برد سەرۆک وەزیرەکەی پێشوویان کە 10 ساڵ لە دەورانی شەڕی ئێران و عێراق سەرۆک وەزیریان بوو حسێنی موسەوی ئێستا لەکوێیە لە زیندانی
ماڵەکەی خۆی دایەتی کە لە هەڵبژاردنیشا بەشداری نەکرد کەڕوبی لەکوێیە کە 8 ساڵ سەرۆکی پارلمان بوو لە ماڵەکەی خۆی ناڵم بێتە دەرەوە کەسی وەکو خاتەمی بڵینگۆک ناخەنە بەردەمی ئێستا کاکسەیت هاتووە دەڵێ بگەڕێنەوە لە ئێرانە گەڕین لە ئێرانە چی بۆیەکانی ئەوانە هەمووی ئەومان پێنیشان دەدات کرانەوەی دەواازەی ئازادی لە ئێرانە تەنیا لەسەر شەقامەوە دەکرێت ئەمە نە لە توانای جمهوری ئیسلامیدایە نە لە قودرەتیدایە نە لە ماهیەتیدایە بەڵکو ئەوان نەتەنیا پشتیوانی مستەزعەبنین بەڵکو تێکدەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستن بە کوردستانی باشووریشەوە حتا بەو حەڵەبجەیشۆ کە پیان وایە ئێران نەجات دەربوو تێیدا ئێران تێکدەر بوو ئێران عامل بوو بۆ ئەوەی کە و کارە ساتێشدا حەڵەبجەدا قەوما بە ئەندازەی سەدام حوسێن لەو تاوانەدا بەشدارە وەیەکانە من پێم سەیرە کەسێک خۆی بە دڵسۆز بزانێ لە ئێرانی شانیە بەڵام ئاوا بەو شێوەیە دیفاع لە جمهوری ئیسلامی بکات. بە هەر حاڵ من سوپاسی هەردووکتانەکەم سید عیسا ڕەشید بەرزنجی نوێنەری ئەنجومەنی باڵای ئیسلامی عێراق لە سلێمانی لوتفت نوان گەلێک سوپاس حەسەن ڕەحمان پەنا ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە سوپاس بۆ بەڕێزی